کاکاروان سڵاوتان لێبێ ئەگەر پێمان بڵێ چی ڕوویداوە ڕووداوە کاتژمێر چەند بووە چۆن ڕوویداوە؟ بەڵێ بەناوی پەروەردگار هەڵبەت دێمەدەمە و بەیانی لە تاریکیە کاتژمێرونیەک بەر لە ئێستا پەیوەندیمان پێوە گیرا بە ژووری کۆنتترۆل بۆی کە ڕووداوێکی هەڵدێرانمان هەیە بزار لەسەر ڕێگای بێخاڵ خەلیفان جێگایە گەو جێگایەکی هەیە ئۆتۆمبیلەکانە وەرحاڵە مەسێ گەشتیاری عەرەب بوون ئەمەی کە هەڵدێراوە کە دیارە بە ناوی زانرا و کەلامانە مالی 92یەکە و مەبەستیان بۆدا بەزینیان کردو بە حساب خۆیان گووە ئاگریان کردوتەوە بۆ بەیانێ زووە وەرحاڵەمە دیارە ڕۆژمێرەکەی لەوێ کۆتایی هاتووە و دوو هاوڕێکەی تر هەوڵیان ناوە بەڵام کە ڕۆیشتووە شوێنێکی زۆر سەختە وەک بڵێ ئەم تاشە شاخەیە هیچ مەجای چوونە خوارەوەیشی نییە ئێمە دەست بەجێ مەتیمەکانی قازیەک و دوو سێمان نردووە و تیمی سۆران و ڕواندز و خەلیفانمان نردووە خۆشمان لێرین بۆ عنوانە کە بتوانین بگەینە و جێگایە ئەگەر زیینوما بێ تا ئێمە کارێکی بۆ بکەین بە پەلە بێنینەوە بەڵام بەداخەوە جەسێ هەموو شێواوە گیانی سپاردووە و ئێستا ئەرکێکی قورسمان هەیە بە هێنانەوە دابەزاندنی و شوێنەکە دیارە شوێنێکی زۆر سەختە وەزنیشی زیاد سەروی 100 کیلۆیە 100 کیلۆیەک ئەبێ بۆ عنوانەی کە ئێمە تێبینیمان کردووە بۆیە ئەرکەکەمان ئاسان نییە و دەبێت لە ڕووبارەوە پەڕیوینەوە تیمەکانی ڕزگاکردنمان و دەبێت هەر بە ڕووباریش ببینەوە بە کاری دەست و عەبل ناکرێ ئەبێ لە ڕێگەی بەلەمێکی چووپەوە بیگوازینەوە پرۆسەکە کاتژمێرێکی دەیە و ئێستا کە قسەی تیاکەین تا کاتژمێرێکی تر ئەیبینە پزیشکی دادی لێ ڕادەسی پزیشکی دادی دەکەین هاوڕێکان و ماڵباتەکەش بەشێکی نازانمەوەی کە لەگەڵا ژمارەیەکی زۆرن بەس لێر دوو کەسی لەگەڵا بووە پەیتا لە زیادیەدا و دوجار ئێمە کارەکەمان لەوێدا تەواو دەبێت ئەو شوێنەی لێ کەوتوتە خوارەوە چەند بەرزە بێ شاخەکە بەرزەکەی زۆرە بەرزەکەی با بڵێم مەودای کێژگار زۆرە دەتوانم بڵێم زیاتر لە 350 مترێکە بێ و سەختی زۆری تایە بەشی سەرەوەی کە کەلەی سەرۆمانەکە زۆر وێرانە و نامانوێت زیاتر لەو باسی بکەین بۆ شێواوی جەستەی بەڵام ئەرکەکەی ئێمە قورسە و ئێمە ئێستاکانە کردومان دەتەسێ بۆ 4 بەشێکی کارمەندەکانیشمان لەو بەرەوە لە بدەم ئاوەکەەوە دوو سێتی میشمان لە پەڕینەوەیە لە لای جەنازەی قوربانەکەن و دەمانوێت ئەمی شێ بۆ بکەین خێرا بتوانین دابەزانی پێ بکەین هەرچەندە کاتەکەی تاریک بوو نەمانەزانی شوێنەکەی لەکوێیە بەڵام خۆشبەختانە دۆزیمانەوە و بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەین بە ئاسانترین شێوە دای بەزێن ئەگەرچی ئەرکێکی قورسیش بێ